لفيدري يعني الكردستاني مصرف چونو هاتن زيادة نبهايا مثلا كيبا دهاتاوي كيم بجي كنگي بخوازه جخوره دركوه درفه بگره كيفه ببينه دركوه درفه دگره و كيفه دبينه هم بخواه دبينن مثلا لكورك و بيخال قيامتا گشتياران رادبه ليل أوروبا نوهايا چونو هاتن گلكي بهايا بتايبتي الألمانيا وكان نمونه جوارا بيجم من بخواه ديتيه يعني چونو هاتنا بالترينه دناورا برلين و كولن دا كو 4-5 ساعتان دريجت که بكيماني $10 جبو هر کسکی بنزين جي بهايا مازوت جي بهايا من ايرو تماشا كر بري وارم استوديو هر لترك بنزين لألمانيا هنزانم بچقاسيه بيو بالدولارك وحيشتي و2 سنتانه يعني نيزكي $2 امريكي از جوارا هنكي بحثا كيب چما فيها كيد بيجم جبركم مجارك معايا صلاح اسماعيله اما بحثاوي بكل او بخوا خلك دربيسيه في حيشت سال لالمانيا دجي 6 سال روجانا كاردكه هر روجه 12 ساعتان كاردكه لهيجي نكاره مالباتا خدر خينا درفه ببا تعطيلك برين كوج كاري خو قزنج دكه تيرا وياك ناكا كو بي بتشن تعطيله نها حكومه ولايه ان ار في نورد راين فيستفالن يا المانيا تشكريه 4 مليون و نيف يورو جبو کسین کو نکارن کار بکن دیار کریه کی دکاره سویده جوان پران ببینه جوی بریاری ببینه لوی راپورتی تماس شبکه نیوز فیچر کمه هیا افکار من آلا شالی آماده کریه تیدا زانیارین زیده تر داده شش ساڵە ڕۆژانە 12 کاژێر لە نانەوەخانە کار دەکات خاوەنی 5 منداڵە سەلاح اسماعیل خەڵکی دەربێسی ڕۆژاوای کوردستانە ئەوەی پەیدای دەکات تەنها بەشی بژێوی ژیانیان دەکات از تنه کار دکم و خانمم جبرگو نکاره کار بکو پین زاروک نکارن یعنی روکش روژا ام به هفر در کفن و ام کیف خوشی که ببینن دوی جیان هنیده ام طویل کار دقادینن 8 ساڵە لە ئەڵمانیا دەژین بەڵام بەهۆی کەمی داهاتیانەوە نەیانتوانیوە تا ئەمڕۆ پێکەوە گەشتێک بۆ وڵاتێکی دیکە یاخود بۆ چەند ڕۆژێک لە ناو ئەڵمانیادا بکەن شکوریا کاری بەرگدوری کردووە بەڵام ئێستا بەهۆی نەخۆشیەوە ناتوانێت کار بکات ئەم دخوازن ئەم هەرن سەفەری بکەن ئەم دخوازن هەرم بگەرن بەس ئەم هەو بۆ حی ساڵیم ئەم لەوێ دەرا بەس دو ڕۆژە ئەم چوون بەرلین ئەو ژی بێ باوێ زارۆکە ئەم چوونێ ژی بەرگو دراوێمە ئەو معاشێمە هەندێکن ئەم نکارن یعنی ئەم دەرکەون دەرنی دێ یعنی ئەو ژی ئەم چوون بەرلین لە ئەڵمانیاگێ و کارتێ نهيو راجبو ام راسي بيجن وشغانام كاري ودر كتانا باير بابيرتي شيربيا Das erste Mal was für uns macht. براستي جلك كيف خشم هروها جلك شرف من دبم جبركو يكم جارة حكومات تشتكي جبو مردكا همو دمي از كيف خشم حتى كو ام گشتي بكم لە سەدا 19 ئەوانی لە ئەڵمانیا فول تایم کار دەکەن کەم دەرامەتن لە هەرێمی نۆردڕاین وەستفالن لە هەر 6 کەس کەسێک کەم دەرامەتە کە دەکاتە لە سەدا 17.1 دانیشتوانی ئەم هەرێمە حکومەت بڕیاریدا 4.5 ملیۆن ئۆیرۆ تەرخان بکات بۆ ئەو خێزانانی هاوشێوەی خێزانی سەلاحن بۆ ئەوی بتوانن هەفتەیەک لە ئەڵمانیا گەشت بکەن مدید به تایبەتی دەما کۆرۆنا کو زارۆک و گێنج و مالبات gelek بارگەرانی سەروان بوو ئەو مالبات کو کارینên hinek جوان ئابۆری نەبوون ku bêhvedanekî bikin û karekî xweş bikin û geştê bikin bi taybetî jî piştî kۆronayê em dixwazin derfetekê bidin wan malbatên ku biriya bernameya bêhvedana malbatî ya herêma Nordrhein fîstîvalên peyda bikin bêhvedanekî malbatî li navendekî perwerdeya malbatî li seranserê Almanya encam bidin ji bo vê armancê jî hikûmeta wê herêmê 4.5 milyon îro terxan kiriye لە چەندین شوێنی پشودانی خێزانی لە سەرانسەری ئەڵمانیا ئەم خێزانانە دەتوانن 4 تا 7 شەو پشوەکەیان بە چالاکی ڕۆژانە بۆ منداڵەکانیان بەسەر بەرن ماوەی داواکاری دەستی پێکردووە هەر خێزانێک بخوازێت سوود لەم پرۆگرامەی حکومەتی هەرێمی نۆردڕاین وەستفالن وەرگرێت ئەوە دەبێت سەردانی ئەم ڕێکخراوە بکات
ڕێکخراوی دیاکۆنی ڕووە هێلڤێش بەرپرسە لە پڕکردنەوەی داواکاریەکان و پیشاندانی ڕێگەی گەشتەکە بۆ خێزانەکان. بەڵام بۆ وەرگرتنی ئەم یارمەتیە مەرجەکان چین کە دەبێت جێبەجێ بکەیت. بۆیە هاتوومەتە ئەم ڕێکخرا و دەمەوێت وردەکاری سەبارەت بە و داواکاریە بپرسم و بزانم چییە. ئەکسل نیکۆل بەرپرسی ئەم پرۆژەیە و داواکاریەکان دێنە بەردەم ئەم گەنجە و بڕیار دەدات کێ مافی وەرگرتنی ئەم یارمەتی هەیە. Ev program bi ser sê polan hatiye dabeşkirin. Ew ê mafê programa me heye. Yekem ew malbatên ku endamekî malbata wan zêdetir 5 sedîkê mendam ew kartakê mendambûna wî heye. Duyem li dahata salaneya malbatan dinere ku sînorek jê re hatiye danîn. Ji malbatekî hatayê din ve diguhere. Eger dayîk yan bav bi tenê li gel du zarokan de bijîn. Dikarim bêjim sînorek ji bo wan hatiye danîn ku nabe zêdetirî 5,000 euro peyda bikin. Gelek nagihin vê hejmarê. Her wiha ew ên kar dikin û alîkariya kiriya xanî werdigirin. Ew dikarin li cem me diriya homepêncên me re daxwaziyên xwe tijî bikin û ji me re rêkin û em ê alîkariya wan bikin. خێزانەکان لە ئێستاوە تاوەکو کۆتایی ساڵ لە کاتەکانی پشودا دەتوانن گەشتەکانیان دەست پێ بکەن. پارەی شوێنی مانەوەیان و هەروەها هەموو ژەمەکان و بنزین یاخود تیکتی شەمەندەفەریشیان بۆ دەدرێت. ئاڵەشاڵی ڕوودا و ئەڵمانیا کەسێک و دەرفەتێن وانên مادî tunene biçin derva tatilê li Düsseldorfê jî bajarek hûn lê dimînin li NRV meselen Bonn be Köln be Düsseldorf be Dortmund be yan jî bajarekî din be biçin li serî li diyakonî bidin ew ê were bibe alîkar. Gêştim dawiya bultenê mala we ava temaşe kir û heta 3 saet 7 bi xweşiyê de bin.